بۆ چوارەم جار دانیشتوانی زیاتر لە 70 گوندی سنووری نهایەی قوشتەپەی سەر بە پارێزگای هەولێر بەهۆی خراپی ڕێگای گوندەکانیان خۆپیشاندانیان ئەنجامدا و ڕێگای قوشتەپە پردەیان داخست. خۆپیشاندەران چادریان لەسەر شەقامەکە هەڵدا و داوایان کرد بە زووترین کات ڕێگای گوندەکانیان بۆ چاک بکرێت و چیتریش ئۆتۆمبیلە بار هەرگرەکان ئەو ڕێگایە هاتوچۆ نەکەن. یان ئەوتە بێ جادەکەمان لۆ چاکاتەوە یان ئەوتە بێ ترێلەکان باتە خەتەشی دی کەیف خۆتی دەباتە چێ ناباتە چێ کەیف خۆتی ئەگەر ناخەرچی ئەو گوندانە جادەکەی بەرنادەن ئامادەنە ئەگە ئەو ڕۆژ یعنی چارەی نەکرێت سبێنێ ئامادەنە لۆریەکانش دەستوێن بەرەوەی خێمەشمان هەردایە جادەکەمان مردی ئەمە تازێمان هەیە جادەکەمان مردیە کاکەوەی یاننا بەڕاستی ئەو ڕێنەڵم کووەسی بکەین لە شێوەسی بکەین لە شێ کۆتای ببین ئەو تراژدایە بەڕاستی ئەو ڕێ ئەو زۆر لە مێژەوەە دوو سارە هەو عدمان پێدەن ئەمە سیقەمە نمای بەڕاستی هەرخۆی بەخۆی حکومت هەن نییە هیچ شتێک بنای حکومت بەڕاستی هیچ شتێک بنای حکومت عنی گالتە زاری بەڕاستی بۆ خەڵک دەکەن ئەوە لە مای 12 گرتمان گوتیان کاکە ئەگەر تا 15 ڕۆژکە حلازمان نەکەن ڕێکەی بەرمەدەن ئەمە دوو مانگ مەزەلماندەینی یان دوو مانگ زیاترشە. بەهۆی داخستنی ڕێگاکە بە سەدان ئۆتۆمبیلی بار هەڵگر و ئۆتۆمبیلی ئاسایی بواری هاتوچیان نەبوو هەرچەندە بەڕێوەبەری نایەی قوشتەپە سەردانی خۆپیشاندەرانی کرد و زیاتر لە 2 کاتژمێر گفتوگۆی لەگەڵداکردن بەڵام خۆپیشاندەران ڕێگاکانیان نەکردەوە و ڕایانگەیان کە شەویش لەوێ دەمێننەوە. بەڕاستی ناقیان یعنی ڕێیەکە تێک چووە بەڵام لە بە ئۆزعی دارایی و نەبوونی پارە و بجە و ڕاوەستانی ئەو مەکاینەوە ڕێگاوبانە تا ئێستا کە یعنی ئێستا لەو زورفێ ڕێگاوبان مەکاینەکانی پارەی نەکە پێی چاکاتەوە کە تێکیشتی بەڵام ئاخرشت کە ئەو ڕۆبرارمانوەگرتیا و پێشتریش ئەوانە لەگە جەنابی پارێزگاری دانیشتن ئەم چوونە لای بڕیاریدایەکە ڕێیەکە بگوازرێتەوە ئەو لۆریانە کە دێنە ئێرە بگوازرێنەوە وێندرێ. ئەو ڕێگایە تەنها ڕێگای ئەو گوندانەیە بەڵام وە خۆپیشاندەران باسی دەکەن چەند ساڵێکە بۆ ئەوەی ڕێگای نێوان هەولێر کەرکووک تێک نەچێت ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان ناچار کراون کە بە ڕێگای گوندەکانی ئەوان داهاتوچۆ بکەن و بەو هۆیشەوە ڕێگاکانیان خراپ بوون. بێچۆمانی NRT گوندی بازیانە لە سنووری قوشتەپە.